لە ساڵی 1933ەوە تا ئێستا کە نزیکەی 82 ساڵ دەبێت کورسی پاتریارکی ئاشوریەکان گەڕێنرایەوە عێراق، بەڵام بەهۆی خراپی و بارودۆخی ئەمنیەوە بە تایبەتی ناوچەکانی ناوەڕاست و باشوور ئەو کورسیە لە شاری هەولێر و لە کەنیسەی ماریوحەنا دانرا. لە 18 مانگی ڕابردوودا مارگۆر کێسلێوە وەک پاتریاکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵبژێردرا و دەست بەکار بوو کە بە گۆرگیسی سێهەم ناسراوە. لەو ڕەوڕسمەدا هەر یەکە و بە شێوەیەک باسی لە ڕۆڵ و گرنگی ئەم کورسیە دەکرد. ئەوە منبعی وێ vêrê bûye piştî 16 sala mişextîl Îranê çûye Emerîka nûke careka zî kenîsa Meşreqê vegera Kurdistanê ku mewtinê wê eslî ye mewtinê Aşûriyan e û cihê êkî ji kenîsê dikevnê di alemê ye. گۆرگسی سێهەم لەو ڕێڕسمەدا دەست بەکار بوو. بەرپرسانی مەسیحیەکان دەڵێن پەیوەندی توند و تۆڵیان لەگەڵ پاپای فاتیکاندا هەیە. بەهۆی شەڕی داعشەوە مەسیحیەکانی دەشتینێنەوە ئاوارە بوون و ژمارەیەکیان لە شاری هەولێر نیشتەجێ بوون. لە ئێستاشدا لەسەر ئاستی ناوخۆیی و نێودەوڵەتی گرنگی زۆر بە مەسیحیەکان دەدرێت. تا ئەم لەحزەی کە ئێوەی بینن و بۆ ئەمە ڕاستیمەکە بە شێوەیەکی ڕێکپێک بڕوات هەمووی لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە و هەروەها کە ینی حکوومەتیش دەوری ئەوەی هەبووە طبعا دەورەکە زیاتر بێت کە لە کەنیسەی کورسی پاتریارکی بگەڕێتەوە بۆ ئێرە لە نزیکەوە لەگەڵیان مباشرەتەن پێکەوە گفتوگۆ و داواکاریەکان و ئازار و کێشەکانیان گوێرە بگرن. بەهۆی ئاڵۆزیەکانی عێراقەوە پێشتر بارەگای سەرەکی پاتریاکی ئاشوریەکان لە عێراق گواسترا بووە بۆ دەرەوەی وڵات و ئەمڕۆ جارێکی تر و دوای 82 ساڵ گەڕێنرایەوە هەرێمی کوردستان. ئەو کەسەی وەک پاتریاک دەستنیشان کراوە هاوڵاتێکی هەرێمی کوردستانە و لە شاری هەولێر دەژی. مەسیحیەکانی عێراق ژمارەیان نزیکەی 2 ملیۆن کەس دەبێت، بەڵام بەهۆی ئاڵۆزیەکان و کۆنتڕۆڵکردنی مووسڵ لەلایەن چەکدارانی داعشەوە ژمارەیەکی زۆریان کۆچیان کرد بۆ دەرەوەی وڵات و ژمارەیەکی کەمیان لە شاری هەولێر نیشتەجێ بوون و ماونەتەوە. ڕێبوار کاکەیی NRT هەولێر.